ڕۆژی عەرەفەتان بیر نەچێ پشتیوان بەخوا ئەوانەی کە زیندوین بەخوا ئێستا سوێن بەخوا کەس خەڵک هەیە ئەوەی کە لە بیری نییە ڕۆژی عەرەفەی بە ڕۆژوو بێ بەڵام وەڵڵاهی ناگاتە عەرەفە ئەمرێت هەیشە سەد خۆی ئامادە کردووە بۆ ڕۆژووکردنی ڕۆژی عەرەفە بەڵام پێش عەرەفە وەفاتەکە وەڵڵا خوای گەورە پاداشتی بۆ دەنووسێت چونکە نێتی گرتنی ئەو ڕۆژەی هەبوو بۆیە جەژن مردن ناوەستێنێ ئاگاداری خۆمان بین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ڕۆژووکردنی ڕۆژی عەرەفە ڕۆژێک پێش جەژن ئینشەڵڵا ئومێدم وایە بێگومان دەبێتە کەفارەتی ساڵێکی پێشووت و ساڵێکی دواییت جا ئەگەر پێت خۆشە خوا لە گوناهی 2 ساڵت خۆش بێت تۆی تاوانبار شەو ڕۆژ خەریکی گوناه و تاوانی یعنی ئەوەندە ئیمانەکەت لاواز دەکوژاوەتەوە نەتوانی ئەگەر نوێیەکەش ناگریت خۆ ڕۆژێکی لێ بگرە دوانی لێ بگرە سیانی لێ بگرە ئەگەر هەر ناشتوانی ڕۆژی عەرەفەت لەبیر نەچێ گوناهی 2 ساڵت ئەوەرێنێ زۆر پێویستت پێی دی بۆ قیامەتت گوناهی 2 ساڵت لە کۆڵ دەبێتەوە بۆ قیامەتت بۆیە ئینشەڵڵا ڕۆژی عەرەفە خۆتان و ماڵ و مناڵتان بە ڕۆژوو بن پشتیوان بخوا ئەگەر ڕۆژەکان تشتان پێ نەکرا دەتوانن عیبادەتی تێدا ئەنجام بدەن غەیری ڕۆژووکردن